ئەم ڕۆژهاتووین سەردانی هونەرمەند جەوهەرە ئەنوەر ڕەشیدمان کردووە کە یەکێکە لەو هونەرمەندانەی کە عاشق بە هونەرەکەیەتی لەبەر ئەو عەشقی زۆرەی کە هەیەی بۆ هونەرەکەی هەساوە ماڵەکەی خۆی کردووە بە سۆدەیەک بۆ هونەرمەندان کە کردوێتی بە سینەما کە خەڵک ئەتوانێت بێ هیچ ئەوەی پارەیەک بدات بێ سێری فیلمێک بکات لێرە و ماڵەکەی خۆی کردووە بە سۆدەیەک بۆ هونەرمەندانە و هەر کەسێک کارێکی هونەری هەبێت لە هونەرمەندانە ئەتوانن بێ بەرامبەر بێنە ماڵەکەی ئەمەوانە. اینجا ئەمەوێ گفتوگۆی لەگەڵاکەم. سڵاو لێ بێ کاک جەوهەر. خۆشبی سەلامەت بی بەخێر بێ. سپاس دەکەم کە بڕۆ میوانداری ئەمە کرد بۆ ئەوەی سەردانی شوێنی تۆ بکەین کە فیلمیتیانی مایشەکەیت. اینجا ئەمەوێ خۆت باسێکی ئەم شوێنم بۆ بکەی سەرەتا چۆن دەستە پێ کرد چۆن حەزە کرد ماڵەکەی خۆت یعنی بکەی بە سینەمایەک بۆ ئەو خەڵکە. پێشچی ڕێست هەیە بەخێر بێن هەموو لایەکتان. من لە زووەکەوە پێشوێم بچمە ئەوروپای حەزم دەکرد بینایەکی خۆم هەبی لۆ هونەرمەندان لۆ هونەری کوردی. خۆشم ممەثیلم و ئەکتەرم بەڵام لە سوید دەرهێنانم وەرگتووە و چەند ساڵەکە دێمەوە ئیشی کاری دەرهێنانی دەکەم. هەروەها بیرم کردەوە ئێروکانە بکەمە ساڵەیەکی سینەما هەم بۆ پرۆڤەی شانۆیی هەم بۆ پرۆڤەی تەلەڤیزیۆنی دراما و شتیوە. مامۆستا جەوهەر وەک بزانم قاتی سەرەوەش ماڵی خۆتەوە نییە؟ هەر لێرە ئەژین؟ هەر لێرە دەژین. بەشی خوارەوەشت کردووە بە ساڵەی هونەرێکی هونەری. سینەما بێت شوێنی تەمسیلی و تەلەڤیزیۆنی و شانۆیی و پرۆڤە و هەموو شتێک. بەڵێ یعنی هەموو هونەرمەندێک ئەتوانێت بێتە ئێرە سەردام کە بێ ئەوەی هیچ کولفەیەکی لێ وەربگریتەوە وەکو قازانجێک بۆ خۆت؟ بەڵێ هەموو هەفتەی 2000 برادەران دێن لێرکوانە دادەنیشین تێگەیشتی کێک دەخۆن و شەربەت و چایە و ئەو شتانە ڕۆژی جومعە و دووشەمان لێرە دادەنیشین کۆ دەبینەوە و ئەگە پرۆڤەمان هەبی پرۆڤەی دەکەین و شەوانەش فیلمێک هەڵدەبژێرین لە جینی ئاڵتوونی لە خۆمان لێ دەدەین سەری دەکەین وەچی نادی سینەمایەک وەچی خلاصیش دەبی فیلمەکە دادەنیشین لە گفتوگۆ دەکەین لەسەر فیلمەکە ئەو فیلمەکە دروست کراوە چەندی لێ سەرف کراوە و مەسیلانە چیانە کار ئەسەری باش بوون چۆن بوون کارەکە دادەنیشین تقریبا ساعتێک هەوڵ دادەنیشین گفتوگۆ دەکەین لەگەڵ یەک. ڕاستە. مامۆستا جەوهەر ئەمەوێ باسێکی مێژووی سینەمای هەولێرم بۆ بکەی کە لە ئێستاە وەکە زانین چەند سینەمایەک لە کۆنا هەبوو داخراون. تۆ بیرۆکەی ئەوەتە بوو کە ماڵەکەی خۆت بکەی بە ئەوەی کە شوێنێکە داناوە کە خەڵک بێ ئەوەی هیچ پارێکیانێ وەربگری بێن کە بۆ ئێرە سێری فیلم بکەن. ئەمە باسێکی مێژووی سینەمای هەولێرم بۆ بکەیت لە کۆنا چۆن بۆ ئێستا چۆنە؟ سینەمای هەولێر لە کۆنا زۆر خۆش بوو، زۆر خۆشەویست بوو. خەڵکانی عاشقانی سینەما هەموو ڕۆژ سینەما لە هەولێر 3000 ئیشی دەکرد سبەینان و عەسران و شەوان. خەڵکان یعنی هەموو پەرۆشی سینەما بوون. سینەما و کاتی زۆر خۆش بوو. لە هەولێرش ئەلحەمدوللا سینەما جاری یەکەم سینەما سڵاحەدین هەبوو ساڵی 46 دامەزرا و پاشوی سینەما هەمڕاها دامەزرا و پاشوی سینەما سیروان دامەزرا. بۆ هاوینانیش دوو سینەما کراوە بەس هاوینان سینەما جوندیان سینەما سەفین. ئەو دوانیانم نەبیست بوو. ئەو دۆ سینەما لە هاوینە ئەو دوو سینەمایە کرابەوە. ئاخر لەبەرەوەی هاوینان وەچی ئێستا نەبوو مەسەلەن سبلیت هەبیتن و شتی گەرم بوو سینەما خەڵک زۆر هاوینان هێواران نەداهات سینەمای بەڕۆژ. ڕاستە. ئەدی زیاتر بە شەو عالەمیش بە شەو دەچوە سینەما.